کاکە ڕوێ کابرێوە سەفیح گێزکێوە کووە زەمینەرە سەرەش بڕۆ ماچۆ بە براکەژلووە تا من کە بابەی کەر و قۆم و قەیلەی گرلی چڕە با کوچێ پەراسوێ کڕنمێ براکەش کوچێ لوا فکرێرە و بەرشی دەگانە قێرناژ ماچۆ با و کەڕۆ مەخلۆ یانەکەمەش قاتێ شانیە نەپە و گڕش گرتن هەر کەس تاوە سەتڵێ ئاودوو بارۆ هین کورە هاوی بارۆ چەنی وێژ باگڕەکەی کوشنمێ گرلووا دەگەنە دە 15 نەفەری زیاتر کەس جەم نەبیۆ وەختی ئەمێ بەرۆیانێشا کەرەوەمە گیتە ئای ساڵ سێخەی کەباب و دمە پارە پشگیان ماچۆ سەتڵاوی فڕە دەیدێبەی دێبانیش مێرە نانە چربێوە کەرمی براکەش ئاما ماچۆ مارۆە تیمە مەگە من نەواتم قۆم و قیلەی چڕێ نەی گۆرە کڵێتە چکۆ جەمی کەرێ نێیاردینی ماچۆ قۆم و قیلۆ من ئانەن وەختە یانم وێرانە یاوە فریایمۆ نا وەخت و نان و کەبابی گەر کەسی واچی مەتیە زامە ئای باوکەڕۆ